شتێکی زۆر تایبەت لەو باکووری جوغرافیای ڕوودەدات هەندێک ڕەنگی تایبەت دروست دەبێ بە ئینگلیزی پێی دەڵێن ئۆرۆرا لە باکووری زەوی شتێک دروست دەبێ پێی دەڵێن ئۆرۆرا هەندێک لێدەن لە ئینتەرنێت هەندێک ڕەسمی زۆر جواندان پیشان دەدا بە شەوان ڕەنگی ڕەنگاوڕەنگ بە ئاسمانەوە دەسوڕێتەوە دێ و دەڕوات ئەزان ئەوە لەبەر چییە؟ لەبەر ئەوەی کە ئەو ئایۆنانەی کە لە خۆرەوە دێن ئایۆن ئەوەی کە خۆر بڵاوی دەکاتەوە لە زۆر ئەگە چارج بێ و نەجوڵێ مغناطیس تەرسی لێ ناکە ئەو ئایۆنانەی کە لە خۆرەوە دێن لێرەوە ناتوان داخل بن زەوی دەوری هەموو مغناطیسی تایە باشە هەموو مغناطیس تێدایە ناتوان داخل بن لەکوێ دەتوان داخل بن لێرەش مغناطیس دەردەچێ ناتوان نزیک بنەوە تەنها لێرە کە داخلی زەوی دەبێت بواری مغناطیسەکەی زەوی تەنها لە باکوور ڕوودەدا ئەویش کە چارجەکان دێن ئایۆنەکان دێن لەگەڵ ئەوە بە شێوەیەکی ڕێک ناتوانن بجوڵن چونکە ئەگەرەوە دایرەکشنی بی بێت ئەو دایرەکشنی بی بێ دایرەکشنی فۆرسەکە ستونە لەسەری چونکە ئەو کرۆسە هەمیشە نەتیجەی کرۆس ستونە لەسەر دوو کرۆسەکەی تر ئەوە کۆرسێکتا یەک چاپتەرتان خوێندووە لە میکانیک بۆ نمونە ئەگەر ڤێکتەری ئەی کرۆسی ڤێکتەری بی بکەی ڤێکتەرێکی تر دەرچێت بە ناوی سی کە ئەو سیە ستونە لەسەر ئەی و سی ستونە لەسەر بیش وانە بە یاسای دەستی ڕاست بە هەمان شێوە لێرەش ئەو فۆرسەی کە دەردەچێت ئەو هێزەی کە مغناطیسەکە تاسی لێ دەکا ستونە لەسەر دایرەکشنی جوڵەی یونیتینەکەمان چارجەکەی کە هەمانە ئایۆنەکەی کە هەمانە ستونە لەسەر دایرەکشنی مغناطیسەکەش کە هەمانە کەواتە جوڵەکە لەسەرەوە ستونە لەسەر ئەوە یعنی جوڵەکەی ئەوانیە بڵێ بۆ ئاراستە جوڵەکەی بەو شێوەیە بە شێوەیەکی زۆر نازم لە ڤیددیۆ سێریکەن زۆر جوانە خەڵک هەندێک ڕسمی گرتوون دە ڤیددیۆ گیراوە لە باکوور زۆر شتێکی تایبەت دەردەچێت حەسەب سایزی ئایۆنەکانیش ڕەنگەکانی جیاوازە بە ڕەنگی جیاواز دەردەکا زۆر جوانە